دوای دەنگۆی بڵاوبوونەوەی نەخۆشی تای خوێنبەربوون لە سنووری ئیدارەی گەرمیان بە هەمانگی نێوان لایەنە پەیوەنددارەکان ڕێو شوێنی پێویست بۆ بڵاو نەبوونەوە و خۆپاراستن لەو نەخۆشیە گیراوەتە بەر بۆ پێیەی کە ناوچەی گەرمیان لەگەڵ ناوەڕاست و خوارووی عێراق هاوسنوورە و مەترسی نەخۆشیەکەی لەسرە داوای بودجەی تایبەت لە حکوومەتی هەرێم کراوە. سەبارەت بە پەتای خوێنبەربوونی ئاژەڵ ئێمە لە ئیدارەی گەرمیان بە سەرپەرشتی بەڕێز سەرپەرشتیی ئیدارەی گەرمیان بە وەکالەت کۆبنەوەیەک لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان ئەنجام درراوە و هەموو مەترسیەکانی ئەو پەتایە خراوەتە ڕوو و ئامادەکاریش تەواو کراوە هەموو لایەنە پەیوەنددارەکان شاگەدار کراونەتەوە کە ئامادەیان هەبێت بۆ هەر حاڵەتێکی نەخوازرا لەو شێوە و داواش کراوە بودجەی تایبەت بۆ شتنەوەی ئەو ئاژەڵانە دابین بکرێت بۆ ئێستاش لە هۆڵین بچاوەڕێ و بودجەیەکەن و بێت هەموو ڕێکارەکان بگرنە بەر. تای خوێنبەربوون لە ڕێگەنەی ئاژەڵەوە بڵاو دەبێتەوە و دواتر دەگوازرێتەوە و مەترسی لەسەر ژیانی مرۆڤیش دەبێت. ڤێتەرنەری گەرمیانیش ڕای دەگەیەنێت بۆ ڕێگری لە نەخۆشیەکە پێویستیان بە زیاتر لە 100 ملیۆن دینارە تاوەکو بتوانن ماڵات و ئاژەڵی سنوورەکەی پێ چارەسەر بکەن و بپارێزن. بەڵام حکوومەتی هەرێم تەنیا 40 ملیۆن دیناری بۆ گەرمیان تەرخان کردووە. ئەمەش هێشتا هەر قسەی ڕاگەیاندنەکانە. نەخۆشیەکە بە ڕێگەی گەنە ئەگوازرێتەوە لە ئاژەڵەوە بۆ ئاژەڵێکی تر لەبەرەوە یعنی خاڵی لاوازی نەخۆشیەکە بریتیە لە گەنە بۆیە ئێمە هەڵدەسین بە چارەسەرکردنی گەنەکان بەم شێوەیە یەکێک لە با بڵێن سایکڵەکانی ژیانی نەخۆشیەکە ڕادەگرین و بۆ شێوێ توانین کۆنتترۆلی نەخۆشیەکە بکەین. حکوومەتی هەرێم لە ئێستادا بڕی 200 ملیۆن دیناری تەرخان کردووە لە ڕاگەیاندنەکانەوە جارێ پێمان وتراوە چاوەڕوانین پارەکە بگات و ئێمە شەو کاتە دەرمانەکانە کە ڕین و تیمەکان دروستەکەین و سنووری ناوچەی گەرمیانی پێ چارەسەرەکەین و دەبێتەوەی ڕێگەریکردن لە نەخۆشیەکە. وەکو سنووری گەرمیان ئێمە تقریبا داوای نزیکی داوای 137 ملیۆن دینارمان کردو وەکو سەرەتایی کە پێمان وتراوە بە ئاماژەی تەلەفۆنی تەنها 40 ملیۆن تەرخان کراوە. ئەم 40 ملیۆنە وەکو قۆناغی سەرەتایی ئەتوانین نزیکی 50,000 سەر ئاژەڵی پێ کۆنتترۆل بکەین و بە قۆناغەکانی تر ئینشەڵا ئەوانی کەش جێبەجێکرێت. لای خۆیەوە بەڕێوەبرایەتی خۆپەراستنی تەندروستی گەرمیان لە ڕێی بڵاوکردنەوەی فلێکس و ڕێنماییەوە هاوڵاتیان لە نیشانەکانی نەخۆشیەکە و هەنگاوە خۆپارێزیەکان هۆشیار دەکاتەوە. لەسەر بودجەی بەڕێوەبەراتی گشتی هەستاین بە دروستکردنی فلێکس و پروشور بۆ هاوڵاتیانی سنووری گەرمیان. ڕێنمایی پەتای خوێنبەربوونە بۆ هاوڵاتیان و پروشورمان بۆ هاوڵاتیانیش دروست کردووە کە لە نزیکەوە ئاشنا بن لە نەخۆشی ئەم نەخۆشیە. تا ئێستا هیچ حاڵەتێک لە سنووری ئیدارەی گەرمیان ڕووی نەداوە. خوا نەخواست ئەگەر حاڵەتەکەش ڕوو بدا ئێمە ژووری عملیات پێک دێنین و ڕەتهەیەیان بۆ جاکەینەوە بۆ ئەو حاڵەتانە و لەگەڵ تۆمارکردنی چەند حاڵەتێک لە نەخۆشی پەتای خوێنبەربوون لە عێراق بەگشتی خۆشبەختانە هێشتا هیچ دەرکەوتە و حاڵەتێکی ئەو پەتایە لە سنووری گەرمیان دەستنیشان نەکراوە. دەستگا تەندروستەکانی ناوچەکەش کە ئەرکی پاراستنی هاوڵاتیانیان لەسەر شانە دووپاتی دەکەنەوە. پێویستە حکوومەتی هەرێم هەنگاوی جدی بنێت و بودجەی تەواویان بۆ دابین بکات تا ئەوانیش بتوانن بە ئەرکی خۆیان هەستن و ڕێ لە هەر حاڵەتێکی تەندروستی نەخوازرا و بگرن. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.